وەزای برایەکم بۆ بەشدار بووم تۆزێ تاخیرش بووم هەفتەیەکم پێنج و بەشدار بووم مانجی زیاتر بووم بەڵام بەشدار بووم تر بە تەمای خوا ئەوەندەی خوێندم هەوڵمدا لەوەندەی سانیارشم لێ هەبوو ناو وڵامەکانە دەمەوە دەستخۆشتان لێکەم پرسیارەکان تا ڕادێ ئاسانن لەخوا بە زیاد بێت حەزم لێ بوو بەشداری بکەم ئەمن و یعنی چەند کەسی دی بووین حەزمان لێ بوو ئەوجا من هاتم یعنی بەشداریم کرد ئەمن خوای گەورە بە قسمەتی کردم ئەوەش فەزلی خوایە کە بە قسمەتی کردیمە و دوایش دەستخۆشیش لەنگۆ دەکەم کە ئەوەش بەماندی بوونەوە نینگۆیە پاش خوای گەورە کە ئەنگۆش ئەوە زیێتەتان کێشایە و ئەو دەوروبەریشم هەتا یەک لە خوشکەکانم زۆر هانیدام کە بەشداری لەو مسابقەیە بکەم ئەویش بەتەما بوو ئەویش لۆی ڕێک نەکەت. نەخۆشی ڕاستە لە هەندێک کات دەبتەڕێگر بەڵام ئەوەی نەکەینە مەهانەیەک نەخۆشی بای هەندێک دەتانی بەردەوام بین ئەو دەرفەتەی لە قسخۆمان نەدەین بۆ نمونە ئەمە لە دنیاە دەژین چەند کاتەکە دەژین ئەوەندە نەتانین تەعامل بکەن ئەدی ڕۆژێکدا دێتن کە ڕاوەستانە هیچ ڕۆژێک نییە 50,000 ساڵە ڕاوەستانەکە هیچ سێبەرێک نێدی و کاتی کۆن تەعامل دەکەن ئێستا نەتانین تەعامل بکەن. دەستخۆشی لە ئەنجامدانی ئەم پرۆژەیە دەکەم لە بەشی پەروەردە و بانگەواسی کۆمەڵی دادگەری هیوای سەرکەوتنیان بەدەخوازم خوای گەورە پاداشتان داتەوە ئینشاڵڵا لەسەر ئەم پرۆژە چاکانە بەردەوام بن ئینشاڵڵا وەڕاستی زۆر پێویستە ئەم پرۆژانە بەردەوام بێ کە ئەنجام بدرێت بۆ شارکردنەوەی کۆمەلگا و بۆ شارکردنەوەی چین و توێژەکانی کۆمەلگا وەڕاستی من زۆر حەزم کرد وەکو پرۆژەکانی ڕابردوو کە بەشداری بکەم لە مادەم دعاکانی قورئان بوو بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشام ئەوە زۆر دڵخۆشی کردم بەهۆی ئەوەی وای لێ کردم کە شارەزای دعاکانی قورئان بم. هەڵیگرن باشە بە چاودێرەکان چاودێری وردی ئەو چاودێرە بەڕێزەکان تکایە زۆرفی ئەسئیلەکان خێرا واجب ئەو خۆشکبرایانەی ئیمتحان دەکەن با لە شوێن ئیمتحان دانیشن. نالجيان